جگە لە سووتانی ژمارەیەک دوکان و هۆتێل بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی بادینان کەوتنە بەر پەلامار و سوتاندن و بەدەیان برینداریش بوونیان هەیە. یەکگرتووی ئیسلامی کوردستان دام و دەستگاکانی پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکات بە هێرشکردنە سەر بارەگاکانیان. فازڵ میرانی ڕەتی کردەوە ئەوان لە پشت هێرشکردنە سەر بارەگاکانی یەکگرتووە بن و ڕاشی گەیاند ڕێگا نادەن ڕووداوەکان بگوازرێتەوە بۆ ناوچەکانی تر. سڵاوتان لێبێ لەگەڵتانین بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکانی دوێنێ زاخۆ و ناوچەی بادینان لە درێژەی هەواڵەکانی NRT. دەستخۆڵێ سڵاو. شەوی ڕابردوو تا بەرەبەیانی ئەمڕۆ خۆپیشاندان لە شاری دهۆک و زاخۆ و قەزای سمێڵ بەردەوامی هەبوو هێرش کرایە سەر مەڵبەندی سێ یەکگرتووی ئیسلامی کوردستان و بە تەواوەتی لەلایەن چەند کەسێکەوە سووتێنرا. بەڵێ بەگوێی زانیاریەکان هەرچەندە هێزێکی ئەمنی لە نزیک مەڵبەندی یەکگرتوو کۆکرابوونەوە، بەڵام چەند کەسێک بە خۆپیشاندان چوونە بەردەم بارگاکە و سووتاندیان. با پێکەوە سەیری دیمەنی سووتاندی مەڵبەندی سێ یەکگرتوو بکەین لە شاری دهۆک. أنا هاي قبلناك برنامج صورة فيديو قطعي يعني أركيو يجرتو ريتي بيه ها ريتي بيه هذي بورتيونا بورتيونا إيش بس أنا وين خير تجيبه كذا كأنك كذا اسمه فين خلاص بقى مديري ضبطان بيطلعوا بس بطل هلا هلا بەڵێ بەرەزان ئەو وێنانەی کە دەبینین سووتاندنی مەڵبەندی سێ یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە دهۆک کە دوێنێ بینیمان لەو شارەدا و هەروەها لە دەڤەری بادینان لە زاخۆ و لە قەزای سیمێڵ بینیمان بە شێوەیەک بەو جۆرە چۆن هێرش کرایە سەر بارگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەروەها هێرش کرایە سەر ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان کە سەر بە یەکگرتووی ئیسلامیە و لە ڕووماڵی تایبەتی NRTدا چەندین هاوڵاتی وێنەی ڤیددیۆیی لە ڕێگەی ئیمێڵەوە نردیان بۆ NRT و توانی ڕووماڵی ڕووداوەکان کات چەندین پرسیار دروست بوو لە دوێنێەوە و لە ڕێگەی چاودێرەکانە هەروەها لە ڕێگەی پامێرەکانەوە توانرا چەندین زانیاری کۆ بکرێتەوە ئەو زانیارە گشتیانی ئەو سەرکیانی کە باس کران سەبارەت بە خۆپیشاندانەکان ژمارەی ئەو کەسانی کە بەشدار بوون زیاتر گەنج بوون هەروەها زیاتر باس لەوە کرا کە هاندانی مامۆستایانی ئاینی لە وتاری هەینی یەکێک بوو لە هۆکارەکان لە لایەکی ترەوە و تەبێژی وەزارەتی ئەوقاف ڕایگەیان کە بە هیچ شێوەیەک ئەوان واتە مامۆستایانی ئاینی لە پشت هاندانی خەڵکەوە نین لە لایەکی ترەوە علی مستەفا کە بەرپرسی لقی هەشتی پارتی دیموکراتی کوردستانە بە وەکالەت ڕایگەیان کە بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان لە پشت ئەو ڕووداوە نییە و نیگەرانی خۆی دەربڕی و ڕایگەیان کە هێزە ئەمریکان بە شێوەیەک هەوڵیاندا کە کۆنتترۆلی ڕووداوەکە بکەن بەڵام نەیانتوانی. بەڵێ لە زاخۆش کە پریشکی خۆپیشاندان و ناڕزایەتەکان لەوێوە سەری هەڵدا تا درنگانێکی شەو خۆپیشاندانی بەردەوام بوو هەرچەندە لە سەرەتادا ژمارەیە کەس لە دوای تەوابوونی نوێژی هەینی هێرشیان کردە سەر چەند سنتەرێکی مەساج و هۆتێل و شوێنی گەشتیاری و دوکانی مەیفرۆشتن و ژمارەیەک دوکان و هۆتێل سوتێنران خۆپیشاندانەکان بەردەوام بوون لە درنگانێکی شەویشدا هێرش کرایە سەر بارەگای یەکگرتووی ئیسلامی لە زاخۆ و سوتێنرا دواتر هێرش کرایە سەر هەریەک لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی یەکگرتوو و سوتێنرا بە گوێرەی دوایین ئاماری نەخۆشخانەکان لە ڕووداوەکانی دوێنێ و شەوی ڕابردووی قەزای زاخۆدا 30 کەس بریندار بوون کە ژمارەیەکیان لە هێزی پۆلیسن بەڵام تا ئێستا هیچ کەسێک لە ڕووداوەکاندا نەکوژراوە. بەڵێ لە لایەکی ترەوە بەرەبەیانی ئەمڕۆ لە کاژمێر دوودا چەند کەسێک هێرشیان کردە سەر بارەگای یەکگرتوو لە قەزای سێمێڵ و هەروەها سوتێنرا لەبارەی ژماری دەستگیرکراوەکانەوە تا ئێستا نازارێت چەند کەسێک دەستگیر کراون. NRT چەند جارێک پەیوەندی کرد بە بەرپرسانی پۆلیسەوە لە هەریەک لە زاخۆ دهۆک سێمێڵ
بەڵام هیچ زانیاریەکیان نەدا لەبارەی دەستگیرکراوەکانەوە. بەڵێ بینەرانی عزیز NRT ئەو ڤیددیویانەی کە دەیبینین دوێنێ هاوڵاتیان و بینەرانی NRT لە ڕێگەی ئیمێڵەوە بۆ ئێمەیان ناردووە. بەڵێ ئەوەی وێنانی کە دەیانبینین لە زەخ و هاوڵاتیان لە ڕێگەی ئیمێڵەوە نردیان بۆ NRT و ئەوەی کە دەیبینین سوتاندنی بارەگا و ڕادیۆ و تەلەڤیزیۆنی یەکگرتووە هەروەها چەندین دوکان و هۆتێلێک لەوێ سوتێران بە پێی وێنەکان کە دەیبینین بۆ شێوەی کە ئەگەر لە بیناکەدا بەردراوە ئەمە لە کاتێکدا کە بەرپرسانی یەکگرتووی یاخود کادرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتی دیموکراتی کوردستانیان تۆمەتبار کرد بەوەی کە ئەوان لە پشت هێرشەکانەوەن بەڵام لە لایەکی ترەوە علی مستەفا کە بەرپرسی لقی هەشتی پارتی دیموکراتی کوردستانە بە وەکالەت ئەوەی ڕاگەیاند کە بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان لە پشت ڕووداوەکانەوە نییە و ئەوان نیگەرانی خۆیان دەربڕیوە هەروەها ئەوەشی ڕاگەیان دەبوو کە هێز ئەمنیەکان هەوڵیان داوە کە بارودۆخەکە کۆنتترۆل بکەن بەڵام نەیانتوانیوە. بەڵێ بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکان لە ئێستادا سەباح ئەتروشی بەرپرسی ئۆفیسی NRT لە دهۆک لەگەڵماندایە. سەباح سڵاو لێبێ دوا پێشهات چییە لە ئێستادا بارودۆخەکە چۆنە لە دهۆک بەگشتی؟ دهۆک وەکە خەڵک وەک باژێر بێدەنگی بخۆڤایگرتیە بەلێ تشتێ سەرنجڕەکەشی ناو خەڵکێکیدا پەیدا بووی ئەvە دەمەکە سپێدێوەرە دەستگەهێن تایبەتین ئاسایشێ چێتبیتەن ئانیێن زێرەوانیێ دەست بە گرتنا چەند کادرن یەکگرتووی ئیسلامی کوردستان کردیە یەکشوانجی ئەندامێکی پەرلەمانی عێراقی نەجیب باڵاتایی ئەن نەجیب عەبدوڵڵا وەکێ هاتینە هایدارکردین هات نەگرتن مە چەندین پەیوەندی کردن بە کەسوکارن وان کەسێن هاتینە گرتن چ پەیوەندیت مە نەهاتنە هەڵگرتن دیسا چەندین پەیوەندی مە بەرپرسن یەکگرتووژی کردن چ بەرسف نەبوو لێژێ درەکی ئێمناهیە بوو ماوەسا ئاشکرا کرد بێک و دەتە خویاکردن گوتی وان پێکۆل دکرد وان کەسا وەکیل دیف زانینێت وان گەهاندینەمە پێکۆلە هەندێت کرد و خۆپێشاندانێکە ڕێک بخن دهوکێدا و دهوکژی نە بارودۆخێکی ئارامەک و ئەو خۆپێشاندانەکە وەکی سلێمانی و هەولێری ڕێک بخن چونکە بارودۆخ دەست نادەتن وەکی هاتیە زانینجی وان دەستگەهێت هەنێت بێژن مە دەستە سەر نەکرینە بەلکی مەیت گازیکردنە دانوستاندنێکێ کو ئەف کارێ هەنێ نابیتن vê وەختی بێتەکردن ئەف کەسێن هاتینە گرتن jî نێزیکی حتا 20 کەسا tê hene hemî kadrêt bilindên yekgirtû îslamî Kurdistanin ku li VSPD hindek şinaf maletwayî nayne derê û hindek jî gelek cihêdî hatîne girtin dîv pê zanînin me belê xwe dû nehe wekiya diyar belê بەڵێ بە کورتی ڕۆژەکە چۆنە و ئەگە بکرێ ئامارێک بخەیتە ڕوو ژمارەی دەستگیرکراوەکان و ژماری بریندارەکان و تا چەند ڕاستە ئەگە ژمارەت لابێ ئەو کادرانی کە دەستگیر کراون کە لە نێویاندا وەک کۆتەڵی نەجیب عەبدوڵڵایە کە پەرلەمانتارە تا ژماریان چەند کەسن چەند کەس دەستگیر کراون و ژماری بریندارەکان واتە ئامارێک بله لدیف پیزانین گهشتینمش یکگرتوی اسلامی کردستان کادرێکی وێ 20 کەس هاتینە دەستە سەرکردن سپێدێ وەرەش کادرین یەکگرتووی اسلامی کوردستان دیسا بریندارجی یەن دیب شەف بوون زێربەیاوان پۆلیس و زێرەوانی بوون ئەڤێن کو ڕێکل خەڵکێکی دگرت هەندێک جه بێنە سۆتن یعنی بەرو و هەندێک ئامیرێت تایبەت هاتینە بریندارکردن بەلێ ژمارەت بریندارە نەهاتینە دەستین شارکردن نەخۆشخانە هیچ ئامارێک نەدامە بەڵێ لە ئێستادا ڕۆژەکە چۆنە هێز ئەمنیەکان بە شێوەیەک چ ڕێگەیەکیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی دۆخی ڕووداوەکان خۆپیشاندەرەکان کۆنتترۆل بکەن و لە بەرامبەردا خۆپیشاندەران یاخود هاوڵاتیان بە چ شێوەیەک لە ئێستادا چۆن نەڕزایی خۆیان دەردەبڕن یان چۆن خۆپیشاندان بەڕێوە دەچێت بە چ شێوەیەکە سەبارەت هێزن هاتینە کۆنتترۆلکردنێ هێزێکە مەزن یا تایبەت و بۆ یەکەم جارە پارێزگا دووکێ vê hêzanêt bînitin دیب شەف وەرە سعات سەی سپێدێ ئەف پۆلیسێ تەنیان ئەف لەشکرێ تایبەت هەموو ترافیک لایتên dihûkê û sercade û navaraستên cada yêt girtîn
هر ناو برا 100 متر کدا کسی که تایبت یه زیروانی یان او هزا تایبت ین کو جلکت وان کس کن سوزن و کلاف سورن اف کسی تنه بارابتریا پارزگاه دو که دور پیش کریه هر دیسان بارگاه یگرتو اسلامی کردستان ملبنده سه هاتیا دور پیش کرن شلایوان زیروانا کو قدغه هر کادری گرتو جی بشتد نافدا سبارت خلک کی سپیده ام هاتینه هایدار کردن شلای گلک رک خراوین سیویل و رک خراوین نه حکومی رسوات کن هر دو کریارن صوتنا میخارنا و جهد مساج وی شوی دیسا رسوا کرنا صوتنا بارگاه تیگرتو اسلامی جیت کن دبیجن افکارن هنه نکارن پیروزن او جی هزرهان دیت کن کو دبیتن لوینک هبیتن دستک دگل دروست کرنا وان کریارا هبیتن بله حتی که خلکک یه ناراضیه سرهندێک و جارەکانی ئەفشەل دووکێ دوبارە بنەبە. سەباح بەگشتی هەڵوێستی لایەنە پەیوەندیدارەکان لایەنە ئەمنیەکان هەروەها لایەنە سیاسەکان چۆنە لە دهۆک ئێستا بەرامبەر بە خۆپیشاندانەکان بەرامبەر بە ڕووداوەکان. زۆربەیە لایەنên سیاسی me پەیوەندی پێگیریت پێ نەخۆشن حتا پارتی دموکراتی کوردستانجی و بەریبێنێکێ من پەیوەندی پندە کادرێوا کرد تقریبا بێدەنگیەکە بخۆڤەگرتی بەس نەت ڕازی نەژی سەرڤاکریارە بێک و چه تصریحاتە بدەنەمە شلای خوبجی یگرتو یا تنگاویه که مزندار سبارت گرتنا کادروا جبلی کو دیهی بارگایوان هاتیه صوتان لشلای خلک کی و خلک حزد کرد کو دستگاه امناهی زیادتر امناهی پارزن نکه دست سرگرتنا خلک کی بکن چونکی وگاف که من پیوندی پنده کسا کرین کو کسو کارنوان هاتینه گرتن دبیجن اگر بزیترین دم اف کسنه هنه بردان و ام کسو کارت خو نبینین نه معلومه کسو کارتو پروژه سرجادا جبرند خازن دستگاه اولکاری امنی بزیترین دم اف کسین هاتی نگرتن بهنه بردان چونکی هیچ بهانه اکنینه و اگه من دیار کری بری نوکه دستگاه امنی بیجن تنه مید خواستینه دانستاندنه که سر زاروان ید خواستینه دانستاندنه که بو زانینا لوینت وا کاده چکن چونکی قبول نکن پیچرنگه که یک گرتو دوی دمی دا خوشیانه که بکد آن خرفبونه که الجهه که بکد بونه رازی بونه پارزگاه دو که کەواتە سەباح چاڕوان دەکرێت کە ڕاگەندراوێک بەیاننامەیەک بڵاو بکرێتەوە لەلایەن هێز ئەمنیەکانەوە یان لایەنە سیاسیەکان لەمڕۆدا؟ بله ام چاوەڕینێک و ئەم تشتێکی گوه لێ ببین بەریبێنێکیژی من تەلەفۆن کرد مشکلە ئاریشە مازن یا ئەوەک و واناکەن ئەم ژێدەریوان ئاشکراکەین پەیوەندی مەتهێنەکردن و پێزانینا دەنەمە بەس حتانو کە دەستگەهێت ئەمنی الڤێرێ و دەستگەهێن حکومی پارێزگارێ دووی کە چەندجا من پەیوەندی پێگیرێت گەل قایم قامێ سێمێلێ قایم قامێزاق و ئەف جهێن و تەنگاوی تێدا هەی ما پێکول کریێت گەل ڕێڤەبەری پولیسان لیوە وعدەڵام چەندجا پەیوەندی پێکریە ڕێڤەبەری ئاسایشە پارێزگا دوو کە سعی شنگاری مەگەلێک محاولەکردن پێزانی نەبزانین پیچڕەنگێکی وان کەسا وە دیارە ئەو مافنینە هیچ لێدوانێکی بدەنە دەستگەهێت ڕاگەهاندرێن سەباح لە ڕووداوەکانە ئەمە هەمیشە دەمین لە خۆپیشاندانەکانە ڕۆژنامەنووسان دەبنە قوربانی و هێرشیان دەکرێتە سەر دوێنێ بینیمان هێرش کرا سەر چەند کامیرامانێکی سپێدا کێنێن پەیامێری کێن هەروەها سیپان ئەمێری کە پەیامێری NRTە لە ئێستادا ڕەوشی دەڤەرەکە چۆنە بەتابەتی ڕەوشی ڕۆژنامەنووسان لەوێ سپێدەزی پەیامنێرێمە وێنەگیرێمە لە ئامێدیە لە دێرەلوکێ کامیراوی هات بۆ دەستە سەرکردنش لای هەندێک پۆلیسان و پشتیمە پەیوەندی بدەستگەهێن ئەولەکاری کردی پارێزگاه دووکێ قایمقامی ئامێدیە خۆشبەختانە زیاترین دەم کامیرامە هاتە بەردان نەهەژی کامیرامانێمە و پەیامنێرامە قەستا بارەگای یەگرتو کرد و هەندێک وێنە وەربگرن سەر کۆمبوونا وان لەشکرێ تایبەت قەدەغە پیچڕەنگێکی کامیرا بهێتە دیارکردن کامیرا تێنە دەستە سەرکردن دیسان لە قەسروکێژی کامیرا پەیامنێرەکێمە یا هاتیە دەستە سەرکردن سپێدێ کاسێت ئاوی هەمی تشێتوی یتهاینێ دەستە سەرکردن بەڵێ سەباح ئەمە ڕۆمالینا وان تشتانەکەن بەڵێ ئەمە دوێنێ ئەمڕۆ و لە ئێستادا مامەڵەی هێز ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان چۆنە لەگەڵ ڕۆژنامەنووسان بارس از من بحثی ابروکت کرد افتش من بودت گویی ابروکه بو و اف کامیرات هات ندست سر کردن نیت ابروکس پیدا و نیورونه بله امروکه جی کامیرات دو کامیرات NRT هاتی ندست سر کردن
بەێ خۆشببختانە جارەکاتی داینە دەستی هەندێک پۆلیس ئەفکارەکریاوەکی دەستگێت ئەولەکاریت بێژن مە وەک بەرپرس ئاگە ژوان پۆلیسانی نەڤاکریاراتکەن مە هیچ ڕێنمایەک نەدایەک و دەستە سەرکردنا تشتێت وا بکەن بەێ مە خۆنێزیکی وان پۆلیسا کرد ئەوت بێژن بۆ مە معلوماتێت هاتین پێزانیش دەستگە هێمە ژێدەرێمە و هەموو ڕۆژنامەنویسێک بهێتە دوورخستن ژوان جها بۆ هەندێ زێدەتر ئەو زمانی خودت بێژن زێدەتر تانکەژی ئانجی ئەف تانگاڤیا هەیت پارێزگا دووکێ ڕۆژنامەوان بخەلەتی نەگەهینن و هێشتا فەوزا دەرس نەبیت سەر زمانەوە بەڵێ سەبا هەمە بینیمان دوێنێ پێش ئەوەی کە بارەگای مەڵبەندی سێی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دهۆک بسووتێنرێ لایەنگرانی ئەو پارتە دەیان پاراست و تا ماوەیەکی کاتی بوو لە ئێستادا لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەڵوێستیان چییە ئەگەر هەڵوێستیان هەبێت لە دهۆک و لە دەڤەرەکە بەگشتی هەلوێست بەێ هەلوێستی لە هەنگری تێگرت و بارابتر کومە پەیوەندی پێکری نەڕازینە ئەش ئەدا یانجی شڕۆلێ دەستگەهێت ئێمناهیە ئەوان هەزر کرد و دەستگێت ئێمناهیە دەشێن کۆنتترۆلا بارەگایەت واکەن بەێ vê dîv şevpiştî baragayet wa hatîne sotan zor beyawan metirsiya hindê dabûn ku gelek karê dîb bêhête kirin lê xweşbextan e ev SPD were hetan he çi tiştê hû sal ser zêdegavî yan xelkek nederkeftiye ev karê nûke توانین بڵێن سەباح ئەتوانین بڵێن لایەنگرانی ئەو پارتە نەگەشتوتە ئەوەی بڕژێنە سەر شەقامەکان ناڕزایی خۆیان دەرببڕن نەخێر ئەس باوەڕ ناکەم ڕێک پێ بێتەدان چینکی هەوڵێت وان سپێدێزی هاتینە شکاندن gelek کادرێوە هاتیە دەستە سەرکردن بەڵێ بەڵێ سەباح ئەتروشی بەرپرسی نووسینگەی NRT لە دهۆک سپاس بۆ زانیاریەکان بەڵێ هەر سەبارەت بە بارگرژیەکانی دوێنەی ناوچەی بادینان شاوە سعید و تەبێژی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند گۆڕان بە وردی چاودێری گرژیەکانی ناوچەی بادینان دەکات بارەگای هەر حزبێک خاوەنی حورمەت و حەسانەی خۆیەتی و پێویستە حکوومەتی هەرێم و دەستگا ئەمنیەکانی پارێزگاری لە بارەگاکانی یەکگرتوو بکەن بزوتنەوەی گۆڕانیش بەرپرسیارەتی پاراستنی مڵکوماڵی گشتی و تایبەت و بارەگای حزبە سیاسەکان دەخاتە ئەستۆی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بەڵێ بینەرانی عزیزی NRT بۆ زانیاری زیاتر لە ناوچەی زاخۆ کەمال ڕەمزی پەیامنێری NRTمان لەگەڵایە ئەم کاتت باش کاک کەمال ئەم کاتە باش کاکە بەڵێ کاک کەمال گەر بکرێت دوایین زانیاریمان بیتێ لەسەر بارگرژیەکانی دوێنێ و ئەمڕۆژ ئەڤروکە زاخ و تەناهیەکە زۆر باشە ناحیە ئەولەهیەت ئاساویش ئیمنایە حزبی كومبينك شيء بملاية زاخو أو قافة زاخو جالية أربيلين جامعة السيماسكا أفتشت شيء بهيج تايواندية ملاية بيرانينا و تدخل ملاية أوينية زاخو في تايواندي في أوديرانينا بمزارات شبي بله کاک کەمال بارگرژیەکانی دوێنەی قەزای زاخۆ تاکەی بەردەوام بوو ئایا چۆن کۆنتایی پێهێنرا و چۆن کۆنتترۆل کراوە زاخۆ یعنی ئێمنایەکە گەلک باشە وەکی بێژ مەدرسە یەچوونە مەدرسە خاو و خەلکی زاخۆ توێ سەر شولت خۆ تەناهیەکە زێدە تەناهیە زاخۆ یای بەڵێ بەڵێ کەواتە ئەمڕۆ هیچ شتێک بەدی ناکرێت کەمال نه ئەمە بەس ئەڤروکە ئەو دەبێ ئەو کۆمبینەک مەلایەت زاخۆ بین دور وێ مەزارە ئەبەتوان هیچ ئەودی پێنینە بەڵێ کەمال ژماری بریندارەکان ئەگەر ئامارێکت لە بەردەستا بێ ژماری بریندارەکان ژماری دەستگیرکراوەکان دیارە
سەباح عەتروشی ئەوەی وت کە بە هیچ شێوەیەک لە ئێستادا ئامارێک لە بەردەستدا نیە، بەڵام ئەگەر ئامارێک لە بەردەستایە ئامارێکی تەقریبیش بێ، چەند کەس تا ئێستا بریندار بوون و چەند کەس دەستگیر کراون؟ ستاف NRT افریقا قصد نخوشخانه زاخه کرد زدهی 15 کسا بریندارن. بله و چه گیانت مرنه تدا نبینه بس بریندارتان هیچ سوکن گلک جی درکتینه قصد ماله کرینه و افسرتان جی همی پولیسن نه اهلینه. بەڵام چەند سەرچاوەیەک ئەوە دەڵێن کە زیاتر لە 30 کەس بریندارن لە خۆپیشاندەران، تا چەند ئەوە ڕاستە؟ هەمیت پێشاندانان بریندار بین تقریبا شەوێدی حتا نزیک ساعت نه پێشاندان بەردەوام بی دوکانت مەیڤە خواردنێ تقریبا هەمیش کاندین و ئەودی کرین. بەڵێ کەمال پێکدادانەکان چۆن لە نێوان خۆپیشاندەران و پۆلیس بە شێوەیەک پێکدادان ڕوویداوە لە ئێستادا هیچ پێکدادانێک هەیە؟ یان هیچ پێکدادانێک لە ئارادایە؟ پۆلیس هاری کارن گەل پێشاندانە پۆلیس پتر هاتنە ئەودی کرن هاتنە ئێشاندن و هاندارت ئەودیەت پێشاندانە هیچ یعنی پۆلیس ئاجاوان نەکریە بس هاندارە یعنی زێدە ئەودیت مادی مەی بەخواردنە هەمی دەرپێچ کرینە. بله. بەڵێ کەمال وەکو دەزانین لە درەنگانێکی شەودا هێرش کرایە سەر بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی لە قەزای زاخۆ. دەمەوێت بزانم هەڵوێستی لایەنگران و ئەندامانی یەکگرتوو چییە و لایەنە ئەمنیەکان و حکوومەت بە چ جۆرێک مامەڵەیان لەگەڵاکەن؟ شەوێدی ستافە NRT بێ کامێرە قەسەوێرێک کردبی هەندێک کەس بین کەسێ ناسنەتکردن ئەو شاوتاندن وەکی دبێژن نیەت یەگەرتوی ئەودیان هەمی سوتن تەلەڤیزیۆن و رادیۆ مالبەندێ سێزدەیە زاخۆ و دی پێزانیت ئەڤریکاجی گەشتینەمە دەستە سەرکردیە دەستێ ئەولەیەت حزبی و ئاسایشێدا کەس نەشێت بشت قەسەوێرە بکردن. بەڵێ کەمال ڕەمزی پەیامنێری NRT لە قەزای زاخۆ سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بەرەزان ئەو وێنانەی کە دەبین خۆپیشاندانەکانی دوێنێ شەوی دهۆک بوون بەو شێوەی کە دەبینین بارەگای مەڵبەندی سێ یەکگرتووی ئیسلامی کوردستان سوتێنرا، هەروەها ئەوەی دروست کرد کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایانگەاندبوو کە پارتی دیموکراتی کوردستان لە پشت ئەو ڕووداوەن هەروەها لە لایەکی ترەوە عەلی مستەفا کە بەرپرسی لقی هەشتی پارتی دیموکراتی کوردستان لە زاخۆ بە وەکالەت ڕاگەاندبوو کە بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان لە پشت ڕووداوەکەەوە نییە، واتە لە پشت سوتاندنی بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە نییە و ئەوەشی وتبوو کە هێز ئەمنیەکان لە هەوڵی ئەوەدا بوون کە دۆخەکە کۆنتترۆل بکەن بەڵام نەیانتوانی کۆنتترۆلی بکەن. بەڵێ وێنەمان بۆ هات لە ڕێگەی خۆپیشاندەرانەوە هەروەها لە ڕێگەی هاوڵاتیانەوە لە ڕێگەی ئیمێڵی NRTەوە چەندین ڤیدۆی تایبەت نێردرا بۆ NRT توانی بە وەکو خۆی بڵاوی کاتەوە بەبێ هیچ فیلتەرێک دیارە ئەمە لە کاتێکدا بوو کە خۆپیشاندانەکان تا بەرەبەیانی ئەمڕۆژ بەردەوام بوون بە شێوەیەک کە خۆپیشاندەران بەردەوام لە هێرشکردنە سەر بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە لایەکی ترەوە هەڵوێستی هێزە ئەمنیەکان هەڵوێستی لایەنە سیاسیەکان بەردەوام بوو چەندین ڕاگەاندن یاخود ڕاگەاندرا و بڵاو کرایەوە لەلایەکەوە وەزارەتی ناوخۆ ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک بۆ بە دوواداچوون و لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی زاخۆ و دەڤەری بادینان باگشتی. بەڵێ بینەرانی عزیز هەر لە شاری سلێمانیش بە مەبەستی پاراستنی ئارامی و سەقامگیری شار هێزە ئەمنیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ لە بەردەرکی سەراو لە ناو شاری سلێمانی بڵاوەیان پێکراوە و ئەم دیمەنانش کە دەیبینن چەند ساتێکی تر سەبارەت بەو ڕووداوانەیە و لیژنەی ئەمنی شاری سلێمانیش پاشتۆزێکی تر بەیاننامەیەک لە سەر ڕووداوەکان بڵاو دەکاتەوە.
بەڵێ بینەرانی عزیزی NRT ئەوەی دەیبینن ئێستا ناو شاری سلێمانی و ئەو ڕێو شوێنە ئەمنیانەیە کە لەلایەن هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ گیراوەتە بەر بە مەبەستی پاراستنی شاری سلێمانی. بەڵێ بینەرانی عزیز ئێستاش بۆ زانیاری زیاتر لە سەر ڕووداوەکان ئەبوو بەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵا. کاکە ئەبوو بەکرم کاتت باش. کاتی ئەو بینەرانتان باشتر. بەڕێزی کاکە ئەبوو بەکر دەمانەوێت بزانین دوا پێشاتی ڕووداوەکانی دوێنێ زاخۆ و سمێڵ بەچی گەیشتووە و ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان چه هەڵوێستێکتان هەیە و دەمانەوێت لە دەمی خۆتانەوە بزانین و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە کە هەڵوێستان چی دەبێت و چۆن دەڕوانە ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە. بەڵێ سەرەتا دیارە بەو پڕی پێ ناخۆشبوونەوە ڕواری ناو ڕووداوانە لە کاتێکە خەڵکی کوردستان چاوەڕی جێبەجێبوونی بڕیارەکانی سەرۆکاتی هەرێم و دەستپێکردنەوەی گفتوگۆ پێشخۆڵیەکان و هەنگاوی جدی بۆ چاکسازی و کۆتاییهێنان بە کێشەوگر و گرفتەکانی ئەم کۆمەڵگایە لەو چاوەڕوانیە بوون کەچی بەداخەوە بە شێوەیەکی زۆر چاوەڕێ نەکرا و بە شێوەیەکی زۆر نامەنتەقی کۆمەڵی کێشەی ترخرا سەر کێشەکانی هەرێمی کوردستان و هەوڵ دراوە کە ڕەگ و ڕیشەی بێمتمانەی جارێک لە نێوان هێزەکانە پەرەی پێ بدرێتەوە کولتورێک زیندوو بکرێتەوە کە ئەویا دەبێت بوو لە ناو ئێمەیانە بێنێ. دوامین گۆڕانکاری لەم دۆسیەیە ئەم بەیانە پرس کۆنفرانسی هەوڵ دراوە لە مەڵبەندە سوتاوەکەی سەی دۆکە هەبێ بەڵام لەلایەن دەستگامەکان و هێرشیان کراوەتە سەر هێرش کراوەتە سەر تیمی کەناڵی جزیرە شەروەها گروپی ئەندام سەرکردایەتەکانی و ناوە لە ماڵیەک هەیە لەو ئەندامانە ئەوێت کە کاگلەجی بە سەرۆکی کوتلەی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لە هەمان کاتە لە پەرلەمانی بەغا دەستگیر کراون. ئیتر وەزعەکەش بەکراوەی ماوەتەوە چیتر ڕۆدا تا ئێستا دیار نییە. یەکگرتووی ئیسلامی کوردستان مەکتەبی سیاسی لە دانیشتنایە هەنگاوەکانی داهاتوو خۆی لەو بارەیەوە چیەکە دیارە ئەمە لە ڕوویەکەوە پرسی یەکگرتووە ئینا پرسی هاوڵاتیانی کوردستانە داموزگەکانی هەرێمە ئۆپۆزیسیۆنە کۆمەڵگای مەدەنیان هەموو ئەوانەیە خەمی ئەمن و ئاسایش و ڕووناکی ئێستا و ئایندەم هەرێمە. بەڵێ کاکە ئەبوو بەکر کاکە ئەبوو بەکر بە پێی ڕاگەیاندنەکانی ئێوە بە پێی و هەواڵانەی لە کەناڵەکانی ئێوە بڵاو دەکرێتەوە ئێوە بەنیازن لە شارەکانی کوردستان گردبوونەوەیەک لە چواردەوری بارەگاکانتان ئەنجام بدەن و دوێنێش مەڵبەندی سلێمانی یەکگرتووی ئیسلامی کوردستان باسی لەوە کرد کە کاتژمێر دوی پاشنیوەڕۆی ئەمڕۆ لەبەر دەرکی سەرا گردبوونەوەیەک یاخود شێوازێک لە کۆبوونەوە ئەنجام دەدەن وەکو ناڕەزاییەک ئەمانە بەچی گەیشتون و تا چەند ڕاستن؟ یعنی پێم وایە ئەوەی سلێمانی هاوکۆک نەبوون لەسەرەوەی کە ببێ بەش بە حاڵی خۆم من لەگەڵیان نەبووم لە سلێمانی شتێکی لەو جۆرە بێەوە ئەوە هیچ لەبەردێکی سراج بوو هەر لە سلێمانیش بەڵام لە ئاگام لە هەولێر نییە من چکم سەرقاڵبووم بەیانە هەموو بە شێوەیەکی گشتی ئاسایی مافی خۆمانە بە شێوەیەکی ئاشتی خوازانی و مەدەنیانە کە خۆمانی پێناسراوین بە هەر شێوازێ کە ئێمە ناڕزایی دەربڕین بەرامبەر ئەو ستەمەی کە کراوە لە بارەگاکانمان و ئەو سوکایەتی کراوە بە کەسێتی معنەوی
حزبێکی هەرێمی کوردستان و حزبێکی ئۆپۆزیسیۆن و قانون لە هەرێمی کوردستانە بەدڵنیایەوە کە یەکگرتوەکان بە هەر شێوازێ لە چوارچێوەی ئەو سروشتێ پێوە ناسراون ئیدانێ و ڕووداواکەن و بێزاری و ناڕزایی خۆیان لەو کولتورە دەرەبڕن و لەو هەناسە ناتەندروستە دەرەبڕن کە لە کوردستانە تا کوێستا ئیشەکە و پێشەوانەی بەرژەوەندێ باڵەکانی هەرێمی کوردستان و گەلەکەی و ئایندەیەکی ڕوونترە بۆ هاوڵاتیانی ئێمە. بەڵێ کاکە بەکر بە دەمەوێت بزانم بە نسبەت هەڵوێستی لایەنە فەرمیەکانی حکوومەتی هەرێمەوە چه سەرۆکایەتی هەرێم بێت چ پارلەمان بێت چ حکوومەت بێت ئێوە تا چەند پەیوەندیتان پێیانەوە کردووە و تا ئەوان هەڵوێستیان چییە و چۆن دەیانەوێت ئەم کێشانە و ئەم بارگرجیە چارەسەر بکەن؟ من ئەم بەیانێ سەرقاڵ نازانم بەس ئەوان بەڕای من مەسەلەکە لەژێر کۆنتڕۆلی حکوومەتدانیات وەکو خۆتان بڵاوتان کردەوە سەرۆکایەتی هەرێم لیژنەیەکی لە وەزارەتی ناوخۆ دروست کردووە گوایە کۆڵەتەوە لەو ڕووداوانە بەس بەڕای منەوە چارەسەری ئێمە ئەزمونە لەو ڕووداوانە زۆرە. سەرۆکی حکوومەت پەیوەندی بە بەڕێزە میداری گشتیە گرتووی ئیسلامی کوردستانەوە کردووە هاوسۆزی خۆی بۆ ڕاگەیاندووە پێ ناخۆشبوونی خۆی لە ڕووداوەکان و داوای زەبت و نەفسەوانەی لێ کردووە. یعنی پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی دیاریکراوە بەش بە حاڵی خۆماگام لێ نییە بەداخەوە یعنی ئەوەی کە ڕوویدا لە هەرێمی کوردستانە بەشێکە لە جەوهەری یەکێ لە کێشەکانی ئێمە کاویش بە حیزبیکردنی دام و دەستگاکانی حکوومەت و لایەنگیری ئەم دام و دەستگایانەیە و بەکارهێنانیانە لە کاتی ناکۆکی سیاسیە لە ململانەی سیاسیە ناوچەی بادنیان ژێ مابێ اعترافکردن لەژێر دەستی پارتی دموکراتی کوردستانە سەرنجگەم مەسئولەکان چوبەکانی دەسەڵات دەوێت هەتا ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێچەوانەی ئەوەش بڕیارە بە دیارە بە ڕاستی و بڕیارە لەوێ جێبەجێ ناکرێت خۆمانەزانین لەوێ حیزبێکی باڵا دەستە متنەفیزە حاکمە فەرمانڕەوایە ئەرز و ئاسمان و تەخت و کەردە هەمووی لەژێر دەستی خۆیاتی بۆیە ئەبێ لێ پسراوەنی و حیزبە لێپسراوەتی لە ئەستۆ بگرن لە هەردوو حیزبی و قانونی و یاسایی و خلاف. کاکە بووبەکر یەکگرتووی ئیسلامی کوردستان دام و دەستگاکانی پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکات یاخود تاوانبار دەکات لەو ناوچانەی کە هێرش کراوەتە سەر بارەگاکانی دەڵێت ئەوان بەرپرسیارن لە بەرامبەردا بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان ئەوە ڕەت دەکەنەوە و دەڵێن کە ئەوان بە هیچ شێوەیەک دەستیان لەو هێرشانە نەبووە ئەوە تەنها خەڵک بوون ئەو هێرشانیان ئەنجام داوە. بەڵێ بەداخەوە بەناوی خەڵکەوە زۆر جار ئەوەی کە نەخشەی بۆ چێشراوە کرێت وەکو بەیاننامەکەی مەکتەبی سیاسیە گرتو ڕوونی کردوتەوە مەکتەبی سیاسیە گرتو حزبی باڵەدەستی ناوچەکە و لایەنگرانی دیارە بەشە لە لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەکە و داوود دەستگای ئیداریەکان کە سەرجەمیان سەر بە پارتی دیموکراتی کوردستانن بەوە تاوانبارەکە کە لەژێر لە پشتیوە ڕووداوانەوە هەیە کاتێەوە هاتووە ڕاستبە بینەگەڵێکە ناوی شتەکان بە ناوی خۆیانەوە ناوبنین شەڕەکان بە ناوی خۆیانەوە بکەین کە وڵاتی ئێمە پێویستی بە شەڕخوازیینە پێویستی بە ئاشتی و ئارامی بێکەوە ژیان و خەباتە بۆ چەسپاندنی سەرەتاکانی دادپەروەری دیموکراسی و بەرزکردنەوەی سەقفی داخوازێنێتەوە یەکەکانمانە نەگەم جۆرە مامەڵەکردن و ئیدارەکردنی دۆسیەکانی سیاست و ململانی حزبی لە هەرێمی کوردستانە لە هەموو حاڵەتێکە ڕوونە ناوچەکە چێ باڵا دەستەوە جەماوەر بۆ لەم لە حزەیە جوڵە لە حزەیەکی بۆ لە ناوچەیەکی دروان ناجوڵە ناوچەیەکی وە چرای سەوز هەڵەکرێت دیارە بە ناوی ڕاستەخۆ ناکرێت بە ناڕاستەخۆکرێت خۆزگەی تر هەمومان تەحملی مەسئولیەتی ڕەفتارەکان نامکەین بۆ واز لە هەندێک شێواز بێنین کە کاتی بەسەر چووە هیچ لەکان و 50-60ەکانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە خزمەت بە دیموکراسی و ژیانی بەیەکەوە ژیانی هاوڵاتیان ئێمە ناکەن. بەڵێ کاکە بووبەکر سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کە ئەو ڕووداوانەی دوێنێ یاخود ئەو بارگرژیانەی دوێنێ لە ناوچەی بادینان ڕوویاندا بۆنی ئەوەیان لێ دێت کە دەستێکیان لە پشتەوە بێت. ئێوە ڕاتان چییە سەبارەت بەم لێدوانە؟ وەڵی ڕەنگە زانیاری لای سکرتێری پارتی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە ئەو دەستا ئەکرێت دەستێکە بێ بەڵام دەستەکە خۆش ێزانێکە یەکگرتووی ئیسلامی کوردستان نیە دەستەکە کوێیە ئەکرێ بۆ ڕای گشتی کەشفی بکە بەڵام بە دڵنیاییەوە کە یەکگرتوو ڕەفتاری 7 ساڵی خۆی و زانیارەکانی ئێمەش دەربارەی ئەوە بە دووری نزیکەوە ڕووداوەکان پەیوەندیان بە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە نییە ڕووداوێک بوون خوڵقێندان دەستیان لە پشتەوەیە با دەستەکە کەشف بێ بەڵام دەستەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە. بەڵێ کاک ئەبووبەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ لێدوان و سوپاس بۆ زانیاریەکانت.
بەڵێ بەڕێزان هەر بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە ڕەوشی ڕۆژنامنووسان بەگشتی لە خۆپیشاندان و ڕووداوەکانی دوێنێ و ئەمڕۆی دەڤەری بادینان بەگشتی ئەحمەد زاوەتی پامێری کەناڵی ئەلجەزیرەی قەتەری لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک ئەحمەد، بەگشتی ڕەوشی ڕۆژنامنووسان لە چه ئاستێکدا بە تایبەتی تۆ هێرش کراوە لەسەر؟ وڵام من ئاگام لە ڕۆژنامەنووسانەی تر ینی بە تەفسیلی لێ ئاگام لێ نییە، بەڵام باسی خۆ ئەەکەم. بەڵێ بەیانی زۆر ئێمە هاتین گەیشتینە بەر مەڵبەندی دهۆک یەکگرتووە تا سوتێن ڕابوو و خەڵکێک لە بۆ ئێمە کە بە ئەرکی خۆی ڕۆژنامەنووسی ڕابین کە ئێمە ئێستاوە 8 ساڵە لەگەڵ جەزیرە بوو جەزیرە تەمان پێش جەزیرەش بوو زۆر کەناڵەکانی تر ئیشی ڕۆژنامەنووسیمان کردیە بۆ ڕەوشی کوردستان گوێزینەوە بۆ دەستگا ڕەگاندیانەکانی عەرەبی جیهانی. ئەمڕۆ کە ئێمە دابەزی تەمان هێزێکی زۆر گوڵاب سوورەکان بۆ ئەبزانم تابعی سەربەزێرەوانینە، من نازانم تەکید بکەم چونکە عەسکەری بوون و کلاشین هەموویانیش کلاشین کۆفیان پێ بوو، هەندێکی مەدەنیش لەگەڵ بوون، مەدەنیەکانیش ئەجهیزەیان پێ بوو، دیارە یعنی سەر بە جێگایەکی ئەمنی بوون لە دهۆک. یعنی زۆر بە تەمان لەگەڵ خەڵکی تر ئەو خەڵکی کە کۆ بوو لێ هەندێک ئەندامان یەکگرتوو بوو زۆر بە ناشیرینی یعنی لێیان دەدا و دوور دەدەخستن لە مەڵبەندەکە. ئێمەش کە وێنەمان دەکرد وەک ئیشی خۆی ڕۆژنامەنووسی ضابطێکی دوو نەجمە هات زۆر بە ناشرین و یعنی لە ئێمەیاندا بە کولم و بە شەق و بە ئەوە کە ئەو لە ئێمەدا ئەو ضابطە ئەوانی دەوروبەریش هەموو عسکەرەکان هەرێک لە لای خۆ یعنی کە دەستی گەیشت بە ضربەی خۆ دەدانا. تەمان لەگەڵ من پاشەوە لەگەڵ مسەوەرەکەش کە کامیران لێستاند برد. ئێمە گوتکە کە من مراسلی جەزیرەمە، ئێمە سەحەفین، ئێمە ڕۆژنامەنووسین، ئێمە ئەوەیە مراسلی جەزیرەمە، یعنی نەکە ئەوە کە کەسێکی نەناسرا و حتا هەندێکان گوت ئەوە ئەحمەد زاویتەیە و ئەحمەد زاویتەیە و مراسلی جەزیرە. من لە دهۆک معروفم، من لە جەزیرە معروفم، نە لە جێگایەکی ترم کە بڵێم خەڵکێکم ناناسیت من ڕۆژنامەنووسم، ناناسیت من کێمە چمە. طبعا بە ئەسلوبێکی نەجوان، بە ئەسلوبێکی یعنی دیار بوو حالەتێکی ارتباک حالتێکی نەطەبیعی نەسروشتی لە ئەوان هەبوو کە نەیانزانی بەڵێ کاک ئەحمەد تعامل لەگەڵ سەحەفیەک بکەن، یعنی ناویش بکە بڵێن مثلا نابێت تەسویر هەر یعنی بە ناشرینی و بە ئیهانەکردن تعامل لەگەڵ ئێمە کرا. بەڵێ کاک ئەحمەد، ئەمە ئەمڕۆ ئەی سەبارەت بە ڕووداوەکانی دوێنێ هێز ئەمریکان بە شێوەیەک چۆن مامەڵەیان دەکرد لەگەڵ ڕۆژنامەنووسان و ئێوە تا چەند توانیتان ڕووماڵی ڕووداوەکان بکەن دوێنێ؟ ئێمە لەبەرەوە ڕووداوەکان مفاجئ بوون، ئێمە تەمان نەمانتوانی دوێنێ بگەینە جێگای حەدەث، هەرچەند دەتوانیمان وەک خەبەر نەقل بکەین، بەڵام وەک تەصویر وەک تەختیە وەک ڕووماڵکردن نەمانتوانی. ئەمڕۆ بەیانی زوو هات هەشت لە دهۆک بوون کە کە بە ئەرکی خۆ ڕابین، بەڵام بەداخەوە یعنی بە شێوەیەکی زۆر نەجوان لە ڕێگای. بەڵێ کاک ئەحمەد، دەمەوێت لێت بپرسم دوایین پێشاتی بارودۆخی ئەمنی و ئاسایشی دهۆک چۆن ئەگەر بکرێتەوە و ڕۆژنامەنووسێکی بێلایەن بۆمان بگوێزیتەوە؟ ئێستا ئەگەر تو ئێستا هەروەک کەسێکی عادی تەماشای بکەیت لە شارع و شتیوە هیچ بەرچاو نییە، بەڵام کە تەماشا دەکەیت یعنی شتی حالەتێکی نەطەبیعی لای دەستگای ئەمنیەکان هەیە، خەڵکێکی زۆر نەڕازیە لەوە، یعنی حالەتێکی قەلق پێیابوویە لەکن هاوڵاتی لێرە. یعنی من ناڵێم لەبەر ئەوە کە چار بەرەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان سوتێنرا، من ئەڵێم چار بەرەگای حزبێکی سیاسی کە گرنگترین حزبە لە دهۆک باعتیبار بێت لە حزبی دووەمە پاش دەسەڵات، کە چار مەقەڕاتی ئەم حزبە بە خلال 2 ساعات بسوتێنرێت و یعنی تو ئەبێت پرسیارێک ڕوو بدات لای ئێمە هەرێ ئەکرێت ئێستا ئێمە بڵێین هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە، هەرێمێکی ئەگەر ئێستا مەقەرێکی حزبێکی وەک یەکگرتوو بە ئەوها ئاسانیە بسوتێنرێت، ئەرێ هاوڵاتیەکی عادی کێ هەیە پاراستن لێ بکاتن، ئەیرێ تاجرێک، کۆمپانیایەک، مستەثمرێک، دکاندارێک
يعني چه زمان هەیە ئەگەر بەوا بە ئاسانی لە خلالی چەند سەعاتێک 4 بەرەگای گرنگترین حزب لە منطقەی دهۆک بەڵێ زۆر سپاس بەیانی پرسیارەکە ئەوەیە هەرێ هاوڵاتێکی يعني بێلایەن بیت کێ هەیە حیماتی بکات کێ هەیە بپارێزن یعنی ترسێک بووە پرسیار لای خەڵک دیار بووە تا ئێستاش دەسەڵاتی کوردی یعنی هەڵویستێکی ڕوون و ئاشکرانیە پێنگاوێکی وا نەهاویشتێک کە بڵێن ئەوە پێنگاوێکە بەلەو چارەسەری ئەو ئاڵوزیە کە ڕۆژەوە لە دوێنێوەرە تا ئێستا بەڵێ ئەحمەد زاویتی پەیامنێری کەناڵی جەزیرە لە دۆک سپاس بۆ زانیاریەکانت ولی تماشاوان نجا دم باش ام بردوامین لسر بگواسنا داوی بویرو پیشاتان و شوپاندن روشه لدبر بعدینا بتایبتی لپشتی خوانیشاندان دوهین قضایا زاخو سیمیل او هر وها شوطاندنا بارگه مالبندسی گرتو اسلامی کردستان لباجار دوکه او کارودانن وان بویران لسر است هرمی بگشتی ام بردوامین لسر بگواسنا بویران و که کوهن اباین بینن وین دوه شب ی مالبندسی گرتو اسلامی کردستان لباجار دوکه کو هند بینن لسر اکرانا لبرچاوی ويا شوات بيبيا و اف بارجه هاتيه شوطاندن و خلقي كزور لدردورا بارجه خربه بويا بله بینران او نهاین بینن وین مالبند سی گرتوی اسلامی کردستان دو شف کج بالچان کسکان و هات شوطاندن بەڵێ بەرەزان لە نوێترین پێشهاتدا دوای ئەوەی مەڵبەندی یەکی یەکگرتوو لە شاری سلێمانی لە ئەنگرانی خۆی ئاگادار کردەوە کە دوای نیوەڕۆی ئەمڕۆ گردبوونەوەیەکی جەماوەری لە شاری سلێمانی ساز دەکەن لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕاگەیاند کە ڕێگە بە هیچ گردبوونەوە و خۆپشاندانێکی بێمۆڵەت نادەن. لیژنەکە لە بەیاننامەیەکدا کە کەمێک لەم وبەربڵاوی کردەوە ڕاگەیاند کە سەرجەم هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان ئاگادار دەکەینەوە کە ڕێگە بە هیچ خۆپشاندان و گردبوونەوەیەک نادرێت لە هیچ شوێنێکدا بە پێی بەیاننامەکەدا. هەروەها لیژنەکە داوای لە هاوڵاتیانی شاری سلێمانی دەکات کە هاوکار و پشتگیری باری ئەمنی شارەکەیان بن. بەڵێ دوێنێ هەینی دوای ئەوەی پتر لە 30 دوکانی مێفرۆشی و چەند گازینۆ و سنتەرێکی مەساجکردن لە شاری زاخۆ ئاگریان تێبەردرا بە دوای ئەوەدا 4 بارگای یەکگرتوو لە دەڤەری بادینان سوتێنران. هەروەها وەک کاردانەوەیەک بەرامبەر ئەو ڕووداوە یەکگرتووی ئیسلامی بڕیاری داوە ئەمڕۆ دوای نیوەڕۆ گردبوونەوەیەکی جەماوەری لە هەردوو شاری هەولێر و سلێمانی ڕێک بخات. بەڵام ئەمە لە کاتێکدا کە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕێگا بە هیچ گردبوونەوە و خۆپشاندانێکی بێمۆڵەت نادات بەپێی ئەو بەیاننامەی کە بڵاوی کردوتەوە. بله تماشاوان نجار سبارت و روشه بردف که تفگرا گوران داخوانی که نویس که واشان دیه کتی دا بیجه تفگرا گوران بهیری و جنیز و چافدریا گرجی و علوزین دبرا بهدینان دکه کل پشتی پرساندنا دوه شب گشتیه پلا مردان و شوطاندنا باراگینی گرتو لزاخو سیمیل دو قصرو که امل تفگرا گوران دوی باریه دانه باراگین سیاسی هر حزب که سیاسی خودیه حرمت و حسانه خویه پیوسته لسرسازین حکومت هرمی آسایش تمام بو بیت بین کردن و بیت پاراستن هر لدسپی که نیت تکدان اوه یکم جارنین باراگین سیاسیین حزبین سیاسی بتایبەت ئەوێن ئۆپۆزیسیۆن دەکەوە بەر پەلاماردان و شاڵاوێن تێکدان و شەوتاندنێ پێشترژێ لە بویێرن شۆباتە ئیسال بەرەگەیە تەفگەرە گۆڕان لە هەولێر و بەهدینان کەوتنە بەر شاڵاوە تێکدانێ و سازیەن حکومیژی بێتنێ ڕۆڵێ تەماشەکەر بینینە هەر لە بەرڤێن سەدەماژی هەیەنها بەرەگەیە تەفگەرە گۆڕان لێوێ دەبێرن هات کە بەکردن تەفگەرە گۆڕان بەر پسەرەتیە پاراستنە مولک و ماڵێ گشتی بتایبەتی بەرەگەن حزبین سیاسی دەخواستویە سازیەن حکوومەتێ و داخوازکارین چ دی ئەف سازیە لە بویێرن هەڵکۆتانە سەر بەرەگەین ئۆپۆزیسیۆن رولێ تەماشەکەر نەبینن دکتۆر شاو سعید بەردەفکێ تەفگەرە گۆڕان 3 2011 بەڵێ تەماشاوانان هێژا هەر لە پشتی ئەوان پشتی کۆ ماڵبەندی یەکگرتووی لە باژارە سلێمانی ئالیگرێنخوا هایدارکردنە و لە پشتی نیڤریا ئیرۆێ خڕڤەبوونێکە جەماوەری لە باژارە سلێمانی بێسازکردن لیژنا هەولەکاریە پارێزگا سلێمانی ڕادگەینە کۆبەرەیە توی خڕڤەبوون و خۆنیشاندانەکە بێموڵەت نادەن ئەو لیژنە دە بەیاننامەیەکەدا کۆ کێمێک بەریان هاتە بەڵاوکردن ڕادگەینە کۆ تەڤایە وڵاتیان ئالیین سیاسی هایدار دەکەین کۆرەیە بتو خۆنیشاندان و خڕڤەبوونێک نایەتەدان لە هیچ جیەکێ هەروەسا لیژنەدا خاص لە وڵاتیان باژارە سلێمانی
که کوالیکار و پشتوانی روش اولکاریا باجار خوبن دو اینی وکو تی زانین پشتیوه که پیتری سیه دکان می فروشان و چند گازین و سنتر که مساج زاخو هاتنا شوطاندن و تیدان پشتیوه که چار بارگین یگرتو لدبرا بهدینان هاتنا شوطاندن و که کاربدانه که لهمبر افان بو یران یگرتوی اسلامی بریاردا ایرو پشتی نیورو خرفبونه که جماوری لهر دو باجارن هولیر و سلیمانی ساز بکم والله بەرەزان ئەو وێنانەی کە دەبینین دیمەنی بەرەبەیانی ئەمڕۆی شاری سلێمانەیەکە بەو شێوەیە هێزەمریەکان بەو شێوەیە ڕێگەی ئەمنیان گرتوتە بەر لە شەقامەکانی شاری سلێمانی ئەمە لە کاتێکدایە کە بەیاننامەیەکی بزوتنەوەی گۆڕان لە بەردەستماندایە گەر وەکو خۆی بیخوێنینەوە بزوتنەوەی گۆڕان بە وردی و لە نزیکەوە چاودێری گرژی و ئاڵۆزیەکانی دەڤەری بادینان دەکات کە لە دوا پەرەسەندەکانی دوێنێ شەودا گەیشتە پەلامەردان و سوتاندنی بارگەکانی یەکگرتووی ئیسلامی لە زاخۆ سیمێڵ دهۆک و قەسرۆک هەروەها لە ڕاگەاندراوەکەدا هاتووە کە دەڵێت ئێمە لە بزوتنەوەی گۆڕان پێمان وایە بارگای سیاسی هەر حزبێکی سیاسی خاوەنی حورمەت و حەسانی خۆیەتی و پێویستە لە سەردام و دەستگاکانی حکوومەتی هێرێم ئاسایشی تەواویان بۆ دابین بکات و بیان پارێزێت لە هەر دەستێکی تێکدەرانە بەپێی بەیاننامەکە ئەمە لە هەروەها ئەوەشی وتووە کە ئەمە یەکەم جار نییە بارگای سیاسی حزبێکی سیاسی بە تایبەتی ئەوانەی ئۆپۆزیسیۆن دەکەونە بەر پەلامەردان و شاڵاوی تێکدان و سوتاندن دیارە ئەمە بەیاننامەی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان کە دکتۆر شاهوسعیدە لە ئێستادا بە NRT گەیشتووە ئەوەی کە دەیبینیت زیاتر لە ڕووداوەکاندا لە ئێستادا هەڵوێستی لایەنە سیاسەکانە دیارە پێشهات و دوازانێری بە پێی زانیاری سەباح ئەتورشی بەرپرسی نووسنگەی NRT لە دهۆک ئەوەی ڕاگەیاندووە کە نزیکەی 20 کادری یەکگرتووی ئیسلامی کوردستان بێسەرشوێنن و دەستگی کراون یەکێک لەوانە نەجیب عەبدوڵڵایە کە پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامیە بەپێی دوایین زانیاری